سلااوتان لەبێت بەرنامە و مایکی پەیامی ئەم جارەمان لەسەر پرسی پەیوەندیە کۆمەڵایەتەکانی خێزان دەکەین تونند و تۆڵکردنیان و دەمانەوێت بزانین هاوڵاتیان تا چەند کاتی خۆیان تەرخان کردووە بۆ خێزانەکانیان بۆ کۆبوونەوە خێزانەکانیان بۆ پتەوکردنی پەیوەندیە کۆمەڵایەتەکانیان لە هەمان کاتیشدا دەمانەوێت باسێک لە 20 مانگ بکەین کە دەرفەتێکی باش بوو بۆ ئەوەی هاوڵاتیان و بە تایبەتی باوکان کە زۆربەی کاتەکانی ڕۆژیان دەدەرەوەی و بە شەوی شامانون لەوچ دەرفەتێکی باشیان نەبێت کە کاتەرخان بکەن بۆ ئەندامانی خێزانەکانیان بەڵام ئەم دوو ڕۆژە دەرفەتێکی باش بوو دەمانەوێت لە هاوڵاتیان بپرسی تا چەند توانیان 20 مانگ بکەنە دەرفەتێک بۆ زیاتر ئاوێتەبوون و زیاتر گرنگیدانی تاکەکانی خێزان بە یەکدی کە لە ماوەی ڕابردوودا وەکو ئاماژەمان پێدا بەهۆی دەوام و بەهۆی کارکردنی زۆرەوە دەتوانین بڵێن تا ڕادەیە خێزانەکان کەمتر ئەو تێکەڵی و بەسەرکردنەوەیان هەبوو بە تایبەتی لەگەڵ هاتنی ئامێرە زیرەکەکان و ئینتەرنێت و ئەوە دەمانەوێت لەگەڵ هاوڵاتیاندا گفتوگۆ بکەین و بزانین ئەو دوو ڕۆژەیان چۆن تێپەڕاندووە پەیامیان چییە بۆ ئەوەی کە لە ئایندەشدا بە هەمان شێوە مانگانە ڕۆژێک دیاری بکەن بۆ کۆبوونەوەی خێزانەکان و تونند و تۆڵکردنی پەیوەندیە کۆمەڵایەتەکان. بیست مانگ لە ماڵ بووی؟ بەڵێ. تا چەند سوود لەو کاتە بینی کار بە مناڵەکان بە دایکی مناڵەکان بەخشی؟ تاابان ئێمەی کاسب بە حکومی کە کەمترێکەکەینە ماڵانێ مەگە ڕۆژانی پیشۆکانیان جەژنەکانیان ڕۆژانی هەینی بکەینە ماڵانێ ئەم درۆژێت کە لە ماڵە بین کاتەکانمە هەر لەگەڵ مناڵەکانمان و ماڵەمانە بەسە بدووە تاابە سوودمان لێ بینیوە هەر کەسە بە ئیشێکی ماڵەوە جیا پێ ڕاخستوینە دەوانێ ئەو نقصانی لە ماڵە هەبوو ڕۆژەکان دفیانەکەوتین بەوانە خۆوان مەژوڵ و کاتگام دەسەر چەند پێ باشە کاسبکاران و خۆتان دەڵێن وە بەگشتی پیاوان لە مانگێکی شابێ ڕۆژێک تەرخاکەم بەوەی بەجددی لەگەڵ منداڵەکانیان بن لەگەڵ دایکی مناڵەکان نابنەوە لێ پرسیینەوە لە خوێندنی منداڵەکان لە مەکتەب چۆنن و تەنانە بۆ پەروەردەکردنیشان تەنانە بەڕای من ئیسان ناتوێت لە مایە کا ڕۆژە داێ بۆ خێزانەکەی بەرداوام بێ لەگە خێزانی خۆیان مەژوڵ بێکم مناڵەکانی مەژوڵ ناکەێت تۆ ڕۆژە دانێ بۆ پەروەردەی مناڵەکانە ئەبێ بە پێی سەردەم بۆی کە ئەمڕۆ دەستی دەرەکی و دوژمنانی دین بە تایبەتی و دوژمنانی کورد بە تایبەتی دەستیان لەناو مێشکی مناڵەکانمانە بۆی ئەتەنێتەوە بۆی موبایل بۆی هەموو شتێکەوە بێ ئان لیان نزیکترن ئەبێ بە چامان لێ بێ ڕۆژانە ئاگامان لە کردارەکانیان بێت لە تەسەڕفاتەکانی بزای خەریکی چین ئەنی ئەبێ هەموو ڕۆژێ ئاگامە نەک ڕۆژێ بە تایبەتی و ڕۆژ ئەگە ئینسانتوانێ بە تەواتی ینی هەر دانی وەکو هەینیە یان وەکو ڕۆژێکی جەژن لیوا لێ بکات لە ماڵە بێ ئەوەش شتێکی باشترە شتێکی باشە بێ بەڵامە بێ ینی چۆوتم هەموو ڕۆژێ ئاگای لە مناڵەکانی بێ ئاگای لە پەروەردەیان بێ لە ماوەی ڕابردوودا ئێستا دوو ڕۆژێک کە قەدەغەک لە ڕاستە بۆ بابەتی سەرژمێری ئەوە بوو 20 مانگمە بەسمە بەڵام توانین بڵێن بۆ هۆی دووبارە کۆکردنەوەی خێزانەکان لە ئەوەی کە هەرێکی و بەلاگەی ساوای لاتۆ توانین بڵێن بەشێکی زۆر لە ئەندامانی خێزانەکان بەهۆی سەختی ژیانەوە ناچارن ئیش بکەن بەهۆی ئەوە بڵاوەیەکی زۆریان لێ کردو لەوچە کۆبوونەوە تەنانەت یەکێ لە بژمێرەکان دەیوت لە یەکێ لە شارەکانی کوردستانەوە و ماڵ هەبووە زیاتر لە 20 کەس لەسەر سفرێ کۆبوونەوە لەو ڕۆژە ئەمەش دەرفەتێکی زۆر باشە ینی بۆەوەی کە ئێمە ئیستیقلالیکەین بەوەی کە لایەنە کۆمەڵایەتەکەی بەرەو پێشەوە بەری بەڵێ لەو ڕۆژە وڵا شتێکی باش و ینی حەزبانەگەر ساڵی ڕۆژی وایتیا بە کە خێزانەکان کۆبنەوانێت ئێسەکانە سلێ ڕەحم نەماوانی بۆ موبایل بۆ بە تەلەفۆن ئەو ساخەڵ لە دیەکەوە چوو بۆ دیەکی تر بۆ سەردانی بۆ هاڵپرسینی خزمەکانی سەر پاڵایەتی لە دراوسێکاتی هەوای نازانێ هەواڵی کەس و کارەکەی نازانێ شتێکی باش بە دڵنیایەوە ئیشکردن پیرۆزە و گرنگیشە بە تایبەتی بۆ ڕستقی حەڵاڵ و ئەوە بەڵام بەڕاستی نابێت کاسبکاران و باوکان بە گشتی و پیاوان ئەوە بە ئامانجە سەرەکیە ببین و پەروەردەکردنی مناڵەکانیان ڕاستەوخۆ بدەنە دەست دایکیان دەست خێزانەکانیان پێویستەکە خۆشیان لەو بەرپرسیارەتیە وەکوڵێ نەدزنەوە بە پاساوی ئیشکردن و کارکردن پێویستەکە کاتی خۆیان هەر ببەخشن بە مناڵەکانیان زۆر ڕاستە باوکان بە تایبەتی ینی ئەگەر چاسوورکردنەوە هەبێ هەر باوکەکەی ناگێت تۆ تەسلیمی دایشکەی دوایی ئەو کۆم ئەو پیاوێتە دەرەوانێ تۆ بێ ئەگەر کوڕیان کچە سوبی دەرەوە فێری مناڵەکەتکەی ناکەێت لە ماڵەکەی بە گۆشەگیری بێتوانێ بێتە دنیای دەرەوە فێری ئاکاری کۆمەڵایەتیکەی فێری خزمایەتیکەی فێری ئەو شتانێکی 20 مانگ لە ماڵ بووی ئەم دوو ڕۆژەی سەرژمێری وایە ئارەوەڵا لە ماڵ بووی دەرفەتێکی باش بوو بۆی کات زیاتر بە مناڵەکان بی بە نەوەڵا خۆ هەر لە ماڵەوەم هەر لە ماڵەوە من ئارەوەڵا لە دایرەش لە ماڵەوە ستەقاورد بووم چەند گرنگە پێم خۆشە جەنابەت بە پێی و ئەزمونەی هەتا تا چەند گرنگە ئێمە وەکو باوکان و تەنانەت وەکو پیاوان کە لە دەرەوە کار دەکەیت
پەروەردەکردنی منداڵ و ئەو ئەرکەی کە لەسەرمان لە ناو خێزانە لە بیری نەکەین تەنها هەموو هەوڵەکەمان لە ئیشکردن و پارەپیاکردنا کۆ نەکەینەوە. وڵی خۆ قسەکە تەواوە جوانە بەڵام وەناژوی ناڵمێسەکانە فەیسبوک هەموو شتێکی تێکدا و منداڵمان بە پەروەردە دەکردونە هیچ شتێک و منداڵ هەمووی تر گەورە بوون و دەرەقەتیان نایت و بە قسە ناکەن و ئێستا وای لە چواری شەوە خەون و سعات دووسی دوانی ڕۆ لە قەوەڵەستن و ئێستا پێوان نییە باوکانی زیاتر ئەوەی خەریک ئیشکردن ئەوە ئاگیان لە خێزان و منداڵەکانیان نیە تەنها پەروەردەی مناڵەکانیان سپاردۆ بە دەژنەکان خۆ مەسەلە ئیشکردن نییەکەوە تین بێت لەکە چیە؟ وەرە مەسەلەکەی تر ئەم ئەنتەرنێت و بەزم و ڕزمەی ئەم فەیسبوک و شتات تێکداوە هەرچۆن بێ ئەم قەدەغەی هاتوچۆ 2021 تۆزێ خەڵکی گەڕانەوە بۆ ماڵەکان و کاسبکاران چوونەوە ماڵ و تۆزێک کۆکردنەوەیکی خێزانی دروست کرد. وڵای مەهر وەکو خۆی بووە هەر هیچ گۆڕانکاری بەسەرا نەهاتووە نەبێت وەکۆڵی خانشینی هەرەوەڵا لە ماڵەوە لە دایرە سەر خانەنشین بوو دەرفەتێکی باش بوو بۆ ئەوەی کە باوکان و پیاوان کاتەکانیان بە ماڵەوە بە خێزان و بە مناڵەکانیان هەر زۆر شتێکی چاگو پێتوان نییە ئێمە پێویستمان بەوەیە مانگی جارێک چەند مانگ جارێک ئاوا کات بە خێزانەکان و بە کۆبوونەوەی خێزانەکان تەرخام بکەین. زۆر ڕاستە حەقی خۆیەتی هەست ناکەی کەم بۆتەوە ئەو بابەتە زۆر کەم بۆتەوە زۆر کەم بۆتەوە. ئێستا باوکان زیاتر بیر لەوە دەکەنەوە کاسبی بکەن و ڕاستیشە لە ڕوویەکەوە لە بەرەوەی مەعیشەتەکە قورسە بەڵام پەروەردەکردنی منداڵ و گەڕانەوە بۆ ماڵەکان و کۆبوونەوە لەگەڵ منداڵەکان و وەلێ پرسیینەوەیان لەوەی کە لە قوتابخانە لە پەروەردەیان زۆر زۆرە لە هەفتەیەکە ڕۆژێکدانی بەس بۆ ئەو تربێتی مناڵ و لێپرسینەوە و خۆشی لەگەڵ خێزان و مناڵەدانیشیت و زۆر شتێکی زەرورە. ژیانەکە ئەو مەشغەڵەت و ئەو نەسەر قاڵی دروست کردووە ئەبێ حکوومەت کۆماکاتەوە بە زۆر ڕاستە مەشغەڵەتی ژیان زۆر قورس بووە ژیان وەکو جاران نییە 24 ساعتە بێ ڕاکەی ئەگە فریاشکەوی. بیست و 21 مانگ لە ماڵ بوویت؟ ئارێ وەڵا لە ماڵە بووم بە قوربان. پێت وانە ئێستا ئێمە وامان لاتەوە پێویستمان بەوەیە مانگان نەبێ هیچ نەبێ دوو مانگ جارێ بێت لەگە خێزانەکانمان کۆ ببینەوە ئایلەکان بۆ ئەوەی تێکەڵی و پەیوەندی کۆمەڵاتەکانمان تونند و تۆڵترکەینەوە. بەرێوەڵا خۆ زۆر باشە خراپ نییە ئەوە زۆر ساکە. ئێستا هەندێک لە باوکانیان پیاوان تەنها ئەرکەکەیان لە پەیداکردنی پارە بۆ خێزانەکانیان بۆ مەسروفی ڕۆژانەیان ئەبینێتەوە بەڵام پێت وانە پەروەردەکردنی منداڵ و لێپرسینەوە و بەدواداچوون بۆ کارەکانیان یەکێکی دیکەی لە ئەرکە سەرەکیەکان. وڵڵاهی دەزانین چۆنا ینی ئەو شتا بە نەزەری من ئەو خڕبوونەوە و شتەگە خردەبنەوە و ئایلەکان لە لایەکتر دەبن زۆر باشە. یعنی بە نەزەری من هەر زۆر چاکە ینی نەکە مانجیە بە نەزەرم لە مانجێدا دوو کڕە سێ کڕت خڕۆ بن ئەو شتە بکرێ. جەنابەت ئیسپارێکی باش لە 2021 مان کرد بۆ ئەوەی کە ئارێ وەڵڵا زۆر چاک. پەیامت چییە بۆ باوکان کە هەمیشە کاتی خۆیان بەشک لە کاتەکەیان بۆ کۆبوونەوە لەگەڵ خێزانەکانیان لە پرسیینەوەتان لە منداڵەکانی خۆیان لە مەکتەب لە دەورزوو دەوریان لە پەروەردەیان تەنیا ئەرکەکە نەسپێرێ بە دایکەکان لە ماڵەوە پەروەردەکردنی مناڵەکانی بسپێرێ بەو. وڵادا ئیشاڵا دەیە باوکانی ژە کورتەی ئەو خڕبوونەوە بکەن و ئەسلی کار بەوانی چاتە دەکرێت و خڕبوونەوە و حدیقل مانجێ بتوانن دوو کڕە سێ کڕە یان هەموو جمعان لە لای خۆیان خڕکەنەوە دانیشتن هەبێت و بازە مشکلاتی دەیە بازە کارەیەک دەوێت پێکەوە تەواویکەن و بیکەن و زۆر باش دەبێت یانە ئیشاڵا دەوێت بیکەن باوکان و ئەوڵ بخۆم دەڵم دادوێ بۆوان دەڵام چێقی لێرە وڵار هاتوین بۆ دیێنی ماڵێ و خزمەمان چۆن ئەوە ناو بازاری هاتووی بۆ شتکردنیان هاتووی تمەساکەین زۆر خۆشە و جوانە بازاڕی سلەیمانێ بەزانام کە بێمانوو بووی وادانی ئەوە ماندوو بووم دانیشتۆم 2021 مانگ لە ماڵەوە بنوانیە کاتی قەدەغەکە وڵا 6 ڕۆژە لێرێن 6 ڕۆژە لە سلێمانی بەڵێ تا چەند گرنگە کۆبوونەوەی خێزانەکان لە دەوری یەک ئێستا وای لاتۆ بەهۆی کار و پیشەوە کەمتر خێزانەکان کۆ بنەوە. وڵا خێزان بە یەکەوە بن خۆشە ماڵ بە خێزانەوە خۆشە نەفرێبییان دوو نەفەربی خۆش نەیسان نەخۆشیەکە زەڵدە لێدا سەرێشەیەەکە ماڵ بە خێزانەوە خۆشە حتا خێزانە زۆر بێ خۆشە. ئەم قەدەغی هاتوچۆیە بووە بەرەکەت بۆ ئەوەی هەموو خێزانەکان بە یەکەوە کۆ ببنەوە بەڵێ وایە با کۆبنەوە خۆشە. دەوری هەبوو ئێوەش کۆبوونەوە بە دەوریەکەوە ئەرێ وڵا ئێمە ژەگە کۆبینەوە بە دەوریەکەەوە زۆر خۆشە گە دەوریشمان چۆڵە بێ زۆر ناخۆشە.
لەکوێ هاتن وتان هاتووی شەش ڕۆژە لە سلێمانی گیان لە ڕۆژهەڵاتەوە هاتووم لە بانەوە لەبانەوە بەڵێ ئێستا بۆ سەردانیکردنی خزمان هاتووانە بەڵێ بۆ سەردانی هاتووم بەڵێ ئەم کۆبوونەوانە گرنگن وانە وڵا زۆر گرنگە و زۆر خۆشە و زۆر باشە وڵی کاتێکی باشە بەڵام خواگەر کاتی تریشیان هەبێ هەر لە ماڵەوە بن ئەگەر پەیوەست نەبن بە پیاکردنی نان و بژێوی ژیانی خۆیانەوە پێوانێ ئێستا هەندێک ماڵ هەبوو تەنانەت لە کەناڵەکانی ڕاگەنەوەیان وت لەوەچێ 20 کەس دەسە سفرێ کۆ ببینێتەوە خزم و ئەوانە تا چەند گرنگە ئاوا گرنگی بە کۆبوونەوە خێزانەکان بدەین وڵی گرنگە زۆر شتێکی باشەیتر خەڵک ئێستا بەبوونی ئەم سوۆشیال میدیاەوە لە یەکتری دوورکەوتۆتەوانێ و با بڵین هەواڵ پرسیینێک شە بە تەلەفۆنەکرێک کۆبوونەوەکان کەم بۆتەوە بەڵام ئەوە زۆر شتێکی باشە و دەستان خۆش هەندێک جار پیاوان ئەرکی پەروەردەکردنی مناڵەکان ئەسپێرن بە دایک بەس پێوان نییە باوکانیش هێندەی دایکان ئەو ئەرکیان لەسەر شانە و پێویستەکە ئەوان شاگەدار بە زیاتری شەو لەوانەیە لە سەرشانیان بێ بەڵام ئەگەرەوانش کاتیان نەبێت لەبەر پیاکردنی بژێوی ژیان قەچێکە با دایکەکانە وەرکە ببینن ئەوانش نابێ ئەرکی خۆیان لەبیێت ئەی تەبعاً نابێت لە بیریکەن هەر کاتێک کە کاتیان هەبوو پێویستە ئەو ئەرکانێکە لە سەریانە جێبەجێ بکەن ئەرکی باوکانیش تەنها پەیداکردنی پارە نییە ڕاستە پیداکردن نیە بەڵام لەم ڕۆژەیە زروف و زەمان وای لێ هاتووی تر بژێوی ژیان قورس بووە مەجبورن ئەوانیش باس لە 20 مانگەکەین کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان بەهۆی ئەم قەدەخەیەوە لە ماڵ بەڵێ چەند گرنگە و کۆبوونەوە گریانە زۆر باشە خاستن بۆ منتیقەی کەرکووک و منتیقانە هیوات خزم و کەسوکاری خۆیەتی چەند ساڵێکتریان نەبینیوە بۆی نەکۆ بنەوانێ ماڵی وا بۆ دوێنێ 4-5 ماڵی تیا بووە کەسوکارن چوونەتەوە بۆ منتیقەکانی ناچەدا بڕاوەکان خانەقین و کەرکووک و ئەم منتیقانە خۆشتان بە هەمان شێوە دیارە ماونەوە وانە ئێمەش خەڵکی سلێمانی هەرماینەوە لە ماڵەوە تا چەند توانی سوود لە کاتەکە وەرگری لەگەڵ خێزان لەگە ماوە مناڵەکان سوودمان لە کاتەکە وەرگر باش بوو ئێستا وای لێ هاتووە بەڕاستی بەهۆی سەختی ژیانەوە باوکان ئەوەی بیریان لای ئەوەیە بژێوی ژیانەکە پەیا بکەن لەوەچێ ئەوە بیریان نەبێ پەروەردەکردنی مناڵەکان سپاردوێتی بەدایکان بۆ ئەوەی کە پەروەردەکە بکەن پێت وانە پێویستەکە ئیتر وردە ئێوەش کاتەکانتان بەشێکی بگەڕێنەوە بۆ خێزانەکان بۆ ئەوەی هاوکارێک من لە پەروەردەکردنی مناڵەکان چکە بەڕاستی قورسە کاربین ژن لەگەڵ پیاوێ ئەوکار بێت لە ماڵە یەکسان بێت لە ئیشە لە کاتی لە دابەشکردنی ئیشە مەسەرم پیاو لە ماڵە لە بدارەوە ئیشەکە ژن لە ماڵەوە ئیشەکات بە زێشا وای لاتەوە ئافرەت و پیا و ژن و پیا لە دایرن لە ئیشن ئیمکانەتی ئەوە نیە خەڵک لە ماڵەوە دانیشێ خۆشببختانە قەدەغی ئەم جارە دڵخۆشیەکەی ئەو بوو کە بەهۆی نەخۆشیەوە نەبوو کاتی کەرنتینەکە بەداخەوە قەدەغەکە وا بجایوە نەتەوێرا بۆ کەسە نزیەکانیشی بچی بەڵام خۆشببختانە ئەم قەدەغەیە ڕێگر نەبوو ڕێگر نەبوو لەخوا بەزیابێ هیچی مەشاکی لێکوی شتێکی تیان نەبوو حەمداوەکو باوکی توانی سوود لە کاتەکە خوا بەزیابێ ئەرە وەڵڵا لەخوا بەزیابێ لەگەڵ مناڵەکانمانە بۆ خۆمان کاتی خۆشمان بدەسەر سوێکی مان کاتی تەرخان کرد بۆ ماڵەوە لە ماڵەوەی هەموو کاتەکان لە بەیانی و تاکو شەوێ و تاکو ڕۆژی دۆمەش ئاینشت و دوکانیشم هەیە لێرە بەڵام خۆ نابێت بکەن ئەو ئیشەیشێکی زۆر پێویسترێکە لە دوکانناری و لە کار و کەسابەت زۆرم پێخۆشە بەم سەرنجەی جەنابەت بەڵام ئەگەر تێبینی بکە ئێستا بەداخەوە بەشێک لە باوکان بەهۆی زەحمەتی ژیانەوە ئەوەندەی گرنگی ئەی بە لایەنە مادیەکە دەن و بژێویەکە پیا بکەن ئەوەندە لەوە چێ ئاگیان لە زۆر بەدوارچوون بۆ کاری ڕۆژانەی مناڵەکان و پەروەردەکردنیان لەوە چێ نەما بێ و ئەرکەکەی تەواو داوێتەوە بە دایکی مناڵەکان بۆخوا ئەویشان زەرورە و ئەویشان زەرورە بەڵام یەکێکۆ من عمرێکی زۆرم هەیە مناڵمان دەمێ کە پەروەردەکرد و مناڵیشمان پەروەردەکرد و کاتی ئیسراحەتی خۆمانە بەڵام خۆم و پیرێژنەکەم لە پێش هەمویانەوەی تەمە درێژ من دە پێم خۆشە باسێک لەوە بکەیت لە ڕابردووە ساڵانی پێشوو ئیشی شەکرا و کاتیش بە مناڵەکان ئەدرا بەڵام ئێستا وای لێ هاتووە یان شەوە گەڕێتەوە هیلاک یان خەریک مۆبایل یان خەریک تەلەڤیزیۆنی یان مۆبایلەکە هەموو شتێکی تێکگاوە ئەگینا خزمەتکردی مناڵ و ئیتمامیان بە مناڵ ئەبێ ئەو مناڵە پسکۆلێ دانیشی لە ئەوڵەوە خزمەتیکەی بە خێویکەی تربێتی جوانی بی خواردن و شتی دروستی بیتێ چوە ڕەوزە خەریکی دەرسی ڕەوزەی بی چوە ئیبتدایی خەریکی دەوسی ئیبتدایی بی حتا جامیعەش ئیدە کاتی خۆشت و کاتی مناڵیش ئەبێ جیای کەیتەوانێ سپاس بخوا جەناب ڕۆکۆڵەی بەردەوام کاتم بە شتەکان بەپی پێویست بەخشیوە پەیام چییە بۆ ئەم گەنجانەی ئەمڕۆ کە هەموو شتێک لە کار و لە بژێوی و لە پەیداکردنی پارە نەبیدنەوە بە خێوکردنی مناڵ بە ڕێگایەکی حەڵاڵ و بە ڕێگایەکی دروست زۆر واجبە واجبێکی دنیاوی و دینیشە
بەڵام کاتی ژەبێ بەر تەرخانکی بۆ کەسابەت چونکە بەو پاری کە پایەکەی مناڵەکە پەروەردەکەیت و بە شێوەیەکی جوان کات تەرخانکی بۆ کار و کەسابەت ئەنجا بۆ خزمەتکردنی مناڵ و تربیەی جوانی مناڵیش ئەتوانی بە کوردی باسێک لە 22 مامکەی توانی و خێزانەکان مناڵەکان کۆ بکەیتەوە یان سوود لە کاتەکە بە باشتر وەرگری 22 مانگ ڕۆژی سەرژمێردی دانیشتوانی کوردستان و عێراق بوو ئێمە لەبەر ئەوەی بە تایبەتی شوێنە ناکۆکی لەسەرەکان ئەبووە زۆر ئیحتیمام بەو کاتانە بێت کەرکووکیەکان بچنەوە بۆ کەرکوو گەرمیانەکان بچنەوە بۆ گەرمەیان ئێمەش کە لێرن کێشەی ئەومان نەبووە خۆم و خێزانەکەم و مناڵەکان و مناڵی مناڵەکان کۆم کردوون نەتوانێت دوێنێ و پێرێ بە یەک و کاتی خۆشمان بەسەر بردووە و چاوەڕوانی لیژنەکەش من هاتووی جوابی ئەوانشمانیاوەتەوە دەستان خۆش بێ هەمیشە بەختەوەر بن و پێکەوە بن تەنانە بۆ کەرکووکی شەوە ڕاستە هەیە کە ماڵی لە سلێمانیە بەهۆی ئەم سەرژمێریەوە گەڕاوەتەوە بۆ کەرکووک ئەم چەند ڕۆژی لە ناو خزمانی ئەوە بەسەر بردو ئەوەش ئەوەی تر پەیوەندی کۆمەڵاتەکەی تونند و تۆڵ کردو ئینشاڵڵ تا چەند گرنگە ئاور لە تونند و تۆڵکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکانی خێزان بدەین سەردانیکردن هاموشۆکردن بە تایبەتی لەم یەک دوو ڕۆژە کە قەدەغە بوو ئەکرێ زیاتر بەیەکەوە کۆ ببینەوە و سوود لە کاتەکە وەربگرین وانە هەر خۆیان وەعزی خۆیان باش بێ کۆمەڵایەتی نەماوە نە کۆمەڵایەتی نەماوە هەندێک خۆشی نەماوە بۆچی هۆکارەکەی ئەوەیە کە لە یەک دوورکەوتوینەتەوە ناوەڵە ئەی چییە هۆکارەکەی کەم ژیانیە کە ئینسان کەم ژیان بوو هەموو شتێکی لێشێوی کەم ژیان مەبەست لایانی بژێویە ئارەوەڵە یانی ئێستا مەبەستەوەی دۆخێکی ئابووری سەخت هەیە خێزانەکانی ناخۆشی ئەگەر بیشی بێ هەر وەکو نەبوون وایە واتە کاریگەری لەسەر ئاسایشی خێزان دروست کردووە زۆریش باوەڕکە دەشەوە خەریکی بەعزێشتم بۆ بڕێک نابێت هەر لە هینیەوە ئەکە لە یەکترازی خی گەورە ئینشاڵڵا کاری هەموو لای ئاسان فەنا بەخوای گەورە دەرو لەم خەڵکە کات و بارودۆخێکی تۆزێ دڵ ئیسراحەت کەوێتە ناو خەڵک چەند دەرفەتێکی باش بوو لەوەی کە لەگەڵ ماڵە و ئەندامانی خێزانە کۆبییت دەرفەتێکی باش بوو ینی تۆ خێزانەکانەتر کچ و کوڕەکانی شکوانی کە ژنیانە ناوتوانیتە کۆیان کەیتەوە لە ماڵی خۆتە اینجا بۆ سەرژمێریەکانی ژێمەش هەر بەشداریمان کرد و هاوکاریشمان کردوون قەدەغی ئاچۆ بووە هەوێنی ئەوەی کە جەنابەت مناڵەکانە کە خوانێ بڕیان شویان کردویان ژنیان لێناوە لە دەوری سفرەیە کۆیان بکەیتەوە زۆر چاک تا چەند گرگەبی لەوە بکەینەوە کە مانگانە دەستورێکی ئاوا بکەین مناڵەکانمان خێزانەکانمان دەوری یەک کۆ بکەینەوە لێپرسینەوە هەبێ نزیک بوونەوە هەبێ وسۆڵە باسی ئەم موبایل و ئەمانە ینی دوور کەوتونێتەوە لە کەسایەتی و لە برایەتی و لەمانە ئەگەر بتوانین ماگانەیان هەفتانە ئێمە هەر هەفتەیان با لە ماڵی برایە گوشەر نیە ماڵێک تەخسیسکەن دیاریکەین هەر هەفتی با لە جێگایە لە ماڵێک کۆبینەوە شتێکی پیرۆزە لە هەمان کاتیشە باوکانیش نابێت تەنها ئەرکی خۆیان لە پەیداکردنی بژێوی و پارا ببینەوە هەموو کاتەکان لە کاسپی و بەسەر بەرن پێویستەکە ئەوڕێکیش لەلایەنە پەروەردەیەەکە بنەوە ئیستا بۆتە دەستور باوکان زیاتر ئێستا وازیان لە پەروەردەکەی ناوە داوێن دەست دایکی مناڵەکان پەروەردەی مناڵەکە بەس بڵێن هەر ئەرکی بازاری گرتووەتە سەرشان ڕاستە بە تاکی دوایە بەزەبێ بە خۆمان نابچینەوە تا چەند 22 مانگ دەرفەتانە بوو لەگەڵ ماڵەوە کۆ ببنەوە بۆ نێم قەدەغەوە زیاتر لە دەوری سفرێ کۆ ببنەوە وڵی کاکە جانیشتر کۆبوونەوە چییە بۆ خۆمان چکاری مەجبوریە و دانیشتین و لە ماڵەوە هاتون پرسیاریان کرد لەبارەیەوەی ناوتان چییە و چەند سەرخێزان ئەم شتانە بەڵام دەرفەتێکی باشیش بوو لە دەوری یەک کۆ ببنەوە خێزانەکان و تابان خۆشە بەڵام ناڕەحەتەکەی لەوەیە دنیاکە وەنگە وەسعەکە ناخۆشە مەهماکان کۆش بیتەوە کۆش نەبیتەوە وەڵی ببرا هەر وەکو یەک وایە ینی پێت وایە ئەوە لە یەک دوورکەوتینەتەوە نزیک بوونەوەکانیش دەوری نەماوە دەوری نەماوە ناوەڵا برای شیرینم مەشاکلی دنیاوەنگە زۆر بووە ئەمانە کارێکیان کردووە یعنی ئینسان دڵی بە هیچ وەزعی خۆش نییە لە ماڵەوە بی کۆ بیتەوە کۆ نەبیتەوە
لەگەڵ خێزانێ لەگەڵ ماڵ و مناڵتا لە دەرەوەبی هەمووی وەکو یەکوایە هەمووی ناڕەحەتیە واتە دۆخە سیاسی و ئابوووریەکە کاریگەری لەسەر لایەنە کۆمەڵاتەکە دروست کردووە ئای تابعاان ئەوە پێویستەکە قسەیە بکرێ ئەوە پێویست ناکات جەنابەت بەپێی ئەو ئەزمونەی لە ژیانە هەتا لە ڕابردووە وانە بووە یعنی دۆخەکە و پەیوەندیە کۆمەڵاتەکە زۆر باشتر بووە حقیقەتێکەیە پێ بڵێم ڕاستیەکەی کە قانون و عەدالەت نەبوو لە کۆمەڵگایە هەموو کەسێ لە ناڕەحەتیایە ئەم ژروفەی کە ئەمانە خوڵقانیانە هیچ عەدالەتێکی تیان نییە هەوەتی عەدالەت نەماوە پەیوەندی کۆمەڵایەتی خێزانیش و تابعاان هەموو شتێ بچڕێت هەموویە بێ بەوەی مەشاکیل لە بینی خێزان و لە بینی کەس و کار و هەموو کەسێکە ئەوە هۆکاری ئەوەیە کە عەدالەت نییە ئەو هۆکاری ئەوەیە کە قانون تەطبیق ناکرێ هەر بە قسەیە بە قسە ئەجینا بە فعل هیچ کردەوەیشان نییە ئەمە حقیقەتە من پێ دەڵێم ئەگەر واژ نییە بڵێ وان نییە بەڵا شتێکی چاکە خۆزگای ئاواز و زوو بکرایە چکە من بۆ ئیشکار و ناکەوینە ماڵەوە جەنابەت ئیش و کار من خۆم مۆزەپی بەڕێوەبەتی ڕۆشن بێریم لەشتان ساغبێت تا ڕادی لەوەی دەرفەتی ئێوە باشتر بێت تەنانەت بەڵام دوکاندار ئەو تا لە ڕۆژانی هێنیشان ناچار هەر دوکانەکانیان بکەنەوە لەسەر کار بن تا ئێوارەیەکی درەنگ دواتیشە ڕۆنەوەمان نون چی بکەین بۆ ئەوەی هەمیشە کات بە خێزانەکانمان بین بە مناڵەکانمان بین بەهۆی کارەوە ئەوان پشتگوێ نەکەین وەڵای ژیانەکە وای لێ دۆ خەڵک ئەوەنە ژیان قورس بووە لای فرێ ناکەی بە ماڵ و مناڵەکەەوە بگە ئەنی وای لاتەوە سا جمعان هەمووی ئیسراحەتی خۆیە کرد چووە ماڵی خۆیەوە بەس ئیسا وای لاتەوە خەڵک بژێوی ژیان وای لێ کردووە بۆی بکرێ شەویش ئیشەکان ناڕاتەوە ماڵ تا چەند لات گرنگە کە باوکانیش ئەرکی پەروەردەکردنی مناڵەکانیان پراوێز نەکەن تەنها نەیسپێرن بە دایکی مناڵەکان و خۆیان بڵێن ئێمە پارە پەیاکەی زۆر ڕاستە بەڵاوە زۆر شتێکی بەڵام ئیتر بەخوا پیاوی ئەوە مەشغوڵە بەیانە تا ئێوارە بێشتە پەیاکە بۆ مناڵانی کرێ خانووی لەسەر ئەو مەعاشەکەی نییە ئەرکێکی قورسی لەسەر باوگیادە دەست دایکیشتر توانێ شتێکی باش طبعا دەرفەتێکی باش بوو دەرفەتێکی ڕێک و پێک بوو هەم بە خێزان شاد بوویتەوە هەم سەیری ماڵ و مناڵەکە چیان پێویستە چیان پێویست نییە ئەوەش پێویستە بگەڕین لە ناو ماڵ مناڵە چی پێویستە چی پێویست نییە کەم و کوڕی چییە سوپاس بۆخوا باش بوو. تا چەند 22 مانگ لە ماڵەوە بوون و کۆبوونەوە هەمووتان دەوریە وەڵا دوو ڕۆژەکە لە ماڵەوە بووین بۆی چێنە ڕۆشتین بۆی چکەنە ڕۆیشن پێت وانییە ئێستا بەهۆی مەشغەڵەتەوە کەمتر دەرفەت هەیە خێزانەکان لە دەوریە کۆ ببنەوە بەرێ وەڵا بە ڕۆژێکی وانە بێ کۆ نابیتەوە هەرێکێتێ بۆ شوێنە ئیشەیە و کاریە وستێ و گرنگە وردە وردە هەمومان بی لەوە بکەینەوە کە سەردانیکردنی یەکتی وڵا خزمەتی خۆشە کەسایەتی خۆشە جمعان باشە جمعە و شەمە مناڵەکان کۆ بنۆ لێمان تێسووتەکەین دانیشە بێ کۆی خۆی هەرە خۆشە دەستان خۆش بێ ئێوە بڕیارتان داوە کە پێشەمان و جمعە مناڵەکان هەمووی کۆکەیتەوە لەسەر سفرەیە باڵێ وەڵامیان کۆ بنۆش کرد باوکی مناڵەکان ئەلحەمدولیلا ماوە نەوەڵا نەماوە گەورە لێ خۆش بێ شڵاوەتا ئێستا جەنابەت دەوری باوکی و دایکیشیان بۆ گیە لاشکن ماڵەکەمە هەرەکو خۆی وایە تێک نەچووە ئەلحەمدولیلا شەڵاقەتی شێک ناچێ کەواتە من پێم خۆشە جەنابەت ئەو پەیامە بگەێنی کە پێشەمان و جمعان یان لە هەفتەیەکە یا مانگێکە کاتێدا بنین هەموو منداڵەکان کۆ بکرێنەوە خێزانەکە کۆ بکرێتەوە پەیوەندی کۆمەڵاتەکان دووتۆڵ بکرێ وایە وڵا هەمویان کۆکەنەوە چێشتێکی باشیان بۆکەن لەسەر پێ لە کفتەیە لە هەموو شتێ دوریستەکەین و هەمان کۆکەینەوە لە جمعە لە پێشەمە لەو کاتانەیە کە عوترێ دەوام نییە و ئالۆ کاتان هەمویان کۆکەینەوە 22 مانگ لە ماڵ بووی بەڵێ دەرفەتێکی باش بوو لەوەی کە خێزانەکان لە دەوریە کۆ ببنەوە وەڵا ئەمەنە خۆش و ئەمەنە چاک و عیبینەوە ئەیبی نەبووانی ئای بۆچینەوە ئێستا ژیان وا سەخت بووە بەڕاستی باوکانە ئێستا ژیان زۆر خۆش خۆشە زۆرە لە خوا بە زیابێ بۆ خۆیانەی خۆن یعنی دۆخە سیاسیەکە بە تەنزەوە باسەکەی بە زیابێ خێزان باشەوە نەوەڵا پەیوەندە کۆمەڵایەتەکان وەکو جاران نەماوە من ڕۆژی 50 ڕەفیقەمە بۆ ئێستا لە دارە دنیا و ڕەفیقەمەیە ئەی وەکو تەنانەت لەناو خێزانی شابینی باوکان بەهۆی سەختی ژیان و بژێوی ژیان و ئەوە کەمتر دەرفەتیانەیە کات بە ماڵەوە بدەن جایوا شەوانمان و
بەخوا هەیەی و هەیە نیەتی و هەیە هیلاکەیە تۆ زوو خەویلەکە و وانێ مامەزای هەیە باشە تۆ جێدانی شەوی تر ئەمڕۆکە بە بۆنەی ئەم موبایل و تەکنەلۆجیا شتانەوە تۆزێ وەزعەکە فەرقی هەیە جاران خەڵک کۆ بوونەوە لە گەڕێکێکە کاکە گوڕی بازیانە کرد قسەی خۆشیانە کرد ئێستا چی بۆ ماڵ و سێرەکەی ئەوە دانیشتووە جامڵم بۆ لای کاتمە لە سمە ڕوو ئێستا وەزعەکە شوای لاتۆ باوکان و پیاوان ئەوەندەی بەرپرسیارەتەکەیان خستۆتە ئەستۆی دایکی بناڵەکانە لە ئەستۆی خۆی ناگرن بەهۆی مەعیشەتەوە ئەوە تا چەند ڕاستە بەخوا بڵێم چێ ئەویش بۆ هەموو کەسێ نییە بە هەموو کەسێ وانە وایە هەموو کەسێ وانە هیوا هەیە مەسەلەن باشە دایکەکەی مەسەلەن بەسەر ماڵەکایە هین وایە ناتوانێت هیوا هەیە هەموو کەسێک هینی ئەوە نییە هەموو شتێکی بدرێتە دەست تا چەند بە گرنگی زانی کە باوکان ئەو بەرپرسیارێتە لە خۆیان دوور نەخەنەوە بۆ ئەرکەش هەز بستنەوە دوورخرێەوە یانی خۆی پراوێزەخە خۆی نەجاتێ بێت هەفتانە مانگانە کۆبوونەوە لێپرسینەوە لە مناڵەکان هەفتانە مانگانەی نابێت ڕۆژانە شەوانە دایمە تۆ مناڵەکە زانی ئەبینی لە ماڵنیەوە لەکوێ بووی ڕۆڵە بۆ کوێ چووی تۆ مانگی کەڕەتێ لێ پرسی تۆ ئەوە هەروەکو بێگانە وای نابێ ئەرکەکەی دەرەوە ئەرکەکەی ماڵەوە لەبیر نابێ بێوارە خوارە کابرا گەر ماڵێ بێ بڕاتەوە ناڕاتەوە ئەبێ بە کوڕەکەی بڵێ لەکوێوی و بە کچەکەی و چۆن و لەکوێ لە مەکتەبە خوێنی و خوێندەکە و چۆنەوە وڵایەتە لە ماڵەوە بین باڵێ دەرفەتێکی باش بوو تاوەی باوکان و کاسبکاران بگەڕێنەوە ماڵەوە زیاتر کار لەگەڵ خێزانەکانیان و کۆبوونەوە و ئەوە بەسەر عیبی نەبوو زۆر چاک تا چەند بە گرنگی زانی باوکان ئەو ئەرکەی کە لەسەریانە وەکو پەروەردەکردن و لێپرسینەوە لە مناڵ و ئەوە لە بیری نەکەن بەهۆی سەختی ژیان و بژێوی ژیانەوە و هەموو ئەرکەکە نەدەن بە دایکان کە ئێستا هاوڵاتی هەبوو لەم بەرنامە و توێتی بەڕاستی دەرفەتێکی باش بوو لەم چەند ڕۆژە لەبەرەوەی ئیشمان نەکردو بەڵام تەنان لە ڕۆژانی هەیدیشان ناچارین بینەوە بۆ سەر دوکانەکان و بۆ کارکردن تا چەند بە گرنگێزانی کە باوکان ئەو ئەرکەی خۆیانیان لەبیر نەچێتەوە وڵایەتر باوەگە بێ ئەرکی خۆی جێبەجێ بکایتر ئیشەکەی ئەوەیە یا مۆزەفەیە دوکان نارەیتر دوکانار تۆزێ وەکو مۆزەفشت نییە جومعە و شتی بۆ نییە بڵێن ئیسراحەتی بۆ نییە وەکو بڵێن ڕۆژێ دوو ڕۆژیە بێ ئەوتڵێ شتێکیە بێ گرنگە لە مانگەکە بێ لە هەفتەکە بێ زیاتر لە ڕۆژێکیان بۆ دابین بکە باڵە گرنگای چۆن گرنگ نییە تر جومعی شێرتیا بێ مەسەنن مانگەکە دوو ڕۆژێک هەفتەیەک بچێتە دەرەوە لەگەڵیانەوەش پێویستە زەرورە چۆن واتە باوکان نابێتەنە ئەرکەکەی خۆیان لە پەیداکردنی بژێویە ببینەوە باڵێ نابێت جار هەر کاسبی بکەی کاسبی کەسابەت شتێکی پیرۆزە بەزیترە بێ هەوڵش بێ ماڵ مناڵ حەقی لەسەر تا ئێتر ڕۆژێک شێرتیا بێ بیامێ بەلایەکە پرسینەوە لە منداڵەکانیش بۆ مەکتەب بۆ دەرز و دەور بۆ پەروەردە بۆ ئامێرە زیرەکانی کە بۆمان کڕین و پیانە و باڵێ بۆ هەمووی زەرورە لێ یعنی بزانی لە مەکتەب دەرس و دەورەکان چۆنە لێ پرسینەوە شتێکی باشە ینی لە مناڵ لە خێزان لە ئەوانش لە تۆ یعنی بڵێن ئەوەمانەوێ مەسەلەن ڕۆژێک چوونە دەرەوەیانەوێ شتێکیانەوێ بۆ شوێنە سەردانێکە پێویستە تر هەردوو لە تاواکەری یەک بن هەمویان ئیسا ژیانەکەەوە قورس بووە تەنانەت ئافرەتانیش بەشێکی دەوام بەشێکی ئیشکردن مناڵەکان بە هەمان شێوەیان خوێندنیان ئیشکردن ئەوانیش بە هەمان شێوە مەشغوڵ ینی بوونی ڕۆژێکی وا و قەدەغەیەکی هاو شێوە ئەکرێت جاجا خۆمان لەسەر خۆمانی دروستکی وەڵێ ڕەوەڵای ساوای لێ هاتۆکە کە هەمووی هەیە مناڵیژی شەکە ئافرەتیش لە ماڵەوە مەسەرەن ئیشی هەیە یا مۆزەفە یا شتێکە ژیان تۆزە قورس بۆ فەرقی کردووە لە چاو اینجا قورسی چۆنە هەست حەزەکە ینی ئێستا مناڵ شتێت تەواکە حەزەکە بڕوا مەسەرەن ئەوەی کە تەواوی کردووە مارەسەی کا بزانێ لە شوێنەکات مەسەرەن ئیشکە سوێکیمان لە ماڵ بوون بەڵێ تا چەند دەرفەتێکی باش بوو لەگەڵ ماو مناڵ خێزان کۆبنەوە وەڵە دەرفەتێکی زۆر باش بوو لەگەڵ ماڵ و مناڵە قسەمان کرد دانیشتین کێشەتان چییە سە من هەر خۆم وەکو ڕەفیقی وام لەگەڵ مناڵەکانمە وەکو ڕاستی سێ کوڕ و سێ کچم هەیە جا هەموو جارێ ئەڵەم 3003 کوڕم هەیە سوپاس بۆ خوای گەورە مناڵەکانم لە خواترسن سوپاس بۆ خوا نوێژەکەن حاڵیان زۆر باشە ئیتر هینە سێودوو دڵی خۆمانمان کرد لەم چەند ڕۆژەیە
بەتایبەتی پیشەی ئێوە تەنانەت بە جومعانیش هەر هەیە لەبەرەوەی دوکانەکان بەشێک لە هاوڵاتیان جومعان پیانەکرێ بێنە بازاڕەکان ئەمەش وای کردووە کە کەمتر دەرفەتانە بێ بە ڕۆژ لە ماڵ بن تەنانەت شەوانیش بەشێکی مان و بوون و ئەوە تا چەند گرنگە بیلەوەکەینەوە هەفتانە یا مانگانە ئەم کۆبوونەوانە هەبێت والله هەبێ زۆر باشە بۆ ماڵ و مناڵ خاصن بۆ ماڵ و مناڵ نەسیحەتکردنە ئامۆژگاریە خاصن دنیای ئێستا دنیای مەجازی و فەیسبوک و ئەم شتانە زۆر خەتەرە ئەتەگەر لەگە مناڵەکان تا کۆ نەبیتەوە وەکو ڕەفیق هینی لەگەڵانەکەی ئەکەون ئەبێت تۆبی بە ڕەفیقی مناڵەکانێ بۆ ئەوەی زەرە نێنن لە بۆ ئەخلاق و ڕەوشتیان لە ماوەی ڕابردوودا ئەوەی کە تێبینیمان کردووە بەشێک لە هاوڵاتیان خەڵک بەگشتی پیان وایە ئەم سەختی ژیانی و بە دۆخە ئابووری و سیاسەکە وای کردووە پەیوەندی کۆمەڵاتەکانیش لاواز ببێ بەشێکی دیکەشیان ئامێرە زیرەکەکان و مۆبایل و ئینتەرنێت بە هۆکارەزان ژن ئەتان چی بە هۆکارەزان لەوەی کە ئێستا خێزانەکان ئەو تەبایی جاران لەوە چێ بەدینەکەی هەر دنیای مەجازیە دنیای ئەنتەرنێت و ئەوانەیە ینا هیچ شتێکیکە نییە کەسابەت هەر هەبووە منەوە 40 ساڵە لەم قەیسەریام 5 ساڵ بۆ 40 ساڵە لەم قەیسەریام بڕواوە بێ ئێسەش ئامۆزام هەیە کەسم هەیە بە باوکی خۆمێزانم بە کەسی خۆمێزانم دایمە بەیەکۆین دایمە ئەگەر هاتو چوینەکەم وەکو شتێکم لێون بوو بێ بەڵام هەمووی قەزیەکە ئەم تەلەفۆن و مۆبایل و ئاشتانەیە هیچ شتێکیکە نییە بە گرنگێ زانی کە ئەگەر کاریشمانە بێ بەڵام هەفتانە بێ و مانگانە بێ ڕۆژێ بۆ خێزانەکان و بۆ سەردانیکردنی کەس و کار بەڵێ سەردانکردن هەر زۆر واجبە ئەمجارە ئەوە شتێکی شەرعیە بچیت سەردانی نەخۆشکەی سەردانی خزمکەی سەردانی گەورەکانەکەی سەردانی ڕیشتپیەکانەکەی ئەوە زۆر گرنگە لەلایەن دینیشە. تا چەند دەرفەتێکی باش بووەوەی لەگەڵ مناڵەکان تا کۆ ببیتەوە لەگەڵ دایکی مناڵەکان و لێپرسینەوە هەبێ لەوەی کە لە ماوەی ڕابردووە چی هەیە چی نییە چی پێویستە وڵی من ئێمە لە ماڵەوە الحەمدوللا لە ماڵ هیچ کێشەیەکمانی و سپاس بخوا دانیشتین بەخۆشی و توانیمان چونێژەکانمان کرد و هاتینەوە ئەمجا لە عینە کاتە ینی بۆم بەسی تۆ عیلەیە خێزان و پەیوەندی کۆمەڵایەتەکان سپاس بخوا بەڵام وەکو پەیوەندی کۆمەڵایەتی و ئەمانە من لەم ئەم گەڕانەکە گەڕان وتیان ناو نووسەکانەکەکردن بەڕاستی من بە شێوەیەکی زۆر مهم گردیبیان بەڵام بە شێوەیەکی سادە هاتنە پێشە و نازانم تێ نەگەشتنەوەسەکە چۆن ئەمە من بابەتێکی لەگەڵ جەناب تا بوروژێنم ئیسا جەنابەت کاسبکاری لەش ساقوی هەموو ڕۆژێک بەبێ پشوو ئەبێ تا ئێوارە لە دوکانەکەت بیت چۆن هەوڵە داوە کاتەکانەدا بەش بکەی لەوەی کە کاتی مناڵەکانیش و دایکی مناڵەکانیش و تەنانەت براو کەس و کارەکە و بیت و بتوانی بەسەریان بکەیتەوە وڵاکە تۆ ڕاستی دەوێ ئەم وڵاتی ئێمە کەتی هەیەژین وامان لێ هاتووە بەیانی ئەینە دەرۆ ئێوارە ئەڕۆینەوە لە عینە کاتی ئێوارەشمانوین ئێوارەی زۆر مانوین وە لە عینە کاتە کەسابەت هەن نەماوە خوانێ ئیش زۆر کەمە حەمد و سەنا سپاس بخوا بەڵام ئیش لە چاو جارانە هەن نەماوە ئەم ماوەیە کە معاشیش ناگرێ ئێمە بازارمان زۆر یعنی سخوتە زۆر باش مشەڵا ئێمە لەگەڵ معاش خۆراین معاش بدرێ ئێمەشمان باشە بەشێک لە هاوڵاتیان ئەڵێن دۆخە سیاسیە خراپ و ئابوووریە خراپەکە وای کردووە دۆخە کۆمەڵاتەکەش خراپ بێت بەتەکیید ئێمە دۆخی سیاسیمان بەڕاستی باش نییە ئەگەر باش بێت ئێمەوە تا حساب گەیسە هەولێر وڵاتێکە و سلێمانی وڵاتێکە هەتاکو ماویژن ئەگەر بەم شێوە قسە بکەن و بەرامبەرێک بەم شێوە بێت بەڕاستی کار لەوە چێت بەرەو خراپ بڕوانێک باش چاک جناب دڵی تا دۆخە سیاسی و ئابوووریەکە خراپێت دۆخە کۆمەڵایەتەکەش هەر خراپتر و پەرترە بەتەکیید قوربانجان هەر ڕۆژ ناڕۆژێک جەماعەتیان لەسەر جادا لە معاشمانی و یەکێک گەڵێ دانەمەزراوم و ئەمامی خەڵک لێی ناکە کاکە لە مەزا شیرازەی خێزانی شتێکەیە وەڵاهی بەتەکیید بڵێم لەوە چێ شیرازەی خێزان لە سا پەنجای ئەم وڵاتە ئێمە تێکشو بێت وەکو ئێوە وەکو جەنابتان گەنج بۆ لە وڵاتە ماوە کاکە بەڕاستی یعنی ئافرەتێکی زۆری شوونەکردوشەیە بەجددی بەتەکی تەسیری کردووە لەسەر شوکردن ژنهێنان کورە جیابوونەوە ئەنوا عشت ڕوویەوە قوربانجان خوای گەورە باشیکە خوای گەورە بۆوان چاکە ئێوەی باوکیش ئێوەی کاسبکاریش
ئاگاتان لەلایەنە کۆمەڵایەتیەکە و پەیوەندی نێوان تاکانی خێزان هەبێت و هەموو ئەرکەکە نەسپێرن بە دایکان ساوای لاتوە پیاوەکە لە دەرەوە ئیشەکات و ژنەکە بەرپرسیاتی پەروەردەکردنی مناڵەکان لەستۆ بەتەکی دوایە پەنا بەخوای ئینشەڵا بەشکم خوای گەورە ئەم وەزعەمان بۆ چاکات بەڵام هەتاکو بۆ ئیسام دەقەیە نازانم بەشم ئینشەڵا بەرەو باشی بڕا ئێمە ئومێدمان لەرەوەیە هەموو کاتێ دوعاکانمان لەوەیە بەشکم ئینشەڵا وەزعی وڵات باش بێ و بەرەو پێش بڕا پەنا بەخوای گەورە ڕاستت قەسەم بەخوای کە خەڵکی بازار بە هەمووی ئەو سجنە ینی ڕاتون بە ئیشکردنەکە ڕاستە فەرمووی بەس کە حاجی تا چەند گرنگە ئێمە گرنگی بە کۆبوونەوە خێزانەکان بدەین تەبایی کۆمەڵایەت چاکە برا شتێکی چاکە کەس ناڵێ خراپەوە بەڵام ئێستا لەشتا ساغ بێ ئەو بەهۆی پیشەکەتانەوە کەمتر دەرفەتانەیە کات بە ماڵەوە و بەس بینڵی سژنی نێمە فێری ماڵەوە نین ناوەڵا فێریەوە نین ماڵەوە بین نابەخوا بەڵام ئەرکی ماڵ و خێزان و ئەوەش هەر لەسەر شانتانەوە بێ ئەوە شەر جێبەجێکەنوانی من دوێن هاتم بۆ بازارێک هاتم بەس دوکان نەکردەوە وڵات هاتم سوڕێم خوات بازار خەرباڵە بوو بەس بۆ هەنەکە کارتوشەکە لە ماڵە بووم هاتم ناوێن نووسین و باسەکەی ئێمە ئەمڕۆ ئەوەیە تا چەند گرنگە کە پەیوەندی بە پەیوەندی کۆمەڵایەتەکان بنین تەباییە کۆمەڵایەتەکانی نێوان خێزان لێپرسینەوە سەردانیکردن تا چەندەوە جەنابەت بە گرنگی خواوە ماوە حاجی هە بە تۆ ئەڵێم وەڵا برا هەیە 4 مانگیشە هەوای براکی نازانیا لەم شەویشەیە هەرگە ڕاستە بێت کواوە ماوە کواوە ما سەردانی خزم و هەنکەیت بۆچی نەماوە حاجی ڕەحم نەماوە ڕەحم نییە ئەگەر ڕەحم بێت چۆن وابێت تێگەی کاکە کاتیان بۆ مناڵی خۆشیان و بۆ ژنی خۆشیان وەکو پێویستەوە چێ نەمابێ بەخوا کەس زەلام هەیە بە قورئان زەلام ئەزانم کوڕەزا و کتەزای هەیە لەوە مناڵی کێنەوانە نازانی کوڕەزای خۆیەتی تێگەیشتی ئەوە نای خوی ناوە پێم زایە مناڵی کێنە مناڵانە کوا ئەوە مەک جاران ماوە جاران ئەچووی بۆ مزگەوتەیەکی ئاسی اسمی بواە گەنجێ لە ڕووی ناها پێشی کەوێت بەخوای دوایەوە ڕۆژەڕیەوە ئێساکیە ئەڵێ پیشانێک نیایە براوە بۆ کاکە بۆ خۆی لە ناویت کۆمەڵایی کوا ماڵە دەمە پێت وایە شیرازەکە خراپتێک چووە زۆر زۆر هە زۆر زۆر ئەرە وەڵا ئاسانی لێپرسینەوە نیە کە حاجی تا چەند دەرفەتێکی باش بوو بۆ ئەوەی کە زیاتر لەگەڵ خێزان و لەگەڵ منداڵەکانە کۆ ببنەوە لەگەڵ کەس و کارە لەم دوو ڕۆژە دەرفەتێکی تا چەند بۆ ئێوە باش بوو وڵات دەرفەتێکی زۆر باش و گونجاو بوو بەڕاستی چکە خۆ دەزانی ئێمە کاسپین لە بازارن لەبانێت تا ئێوارەکە ڕوینەوە ماڵی شۆهی لاژیت بەزە و دوو ڕۆژەی تر ڕۆژێکی ئیسراحەت و پشوویکی باش بوو بۆ خۆمان و خێزانەکەمان پێتان وایە کە کەم تا زۆر ئێستا باوکان بەهۆی ئەو ئەرکی لە دەرەوە هیانە کەمێک ئەرکین پەروەردەکردنی مناڵەکانیان پراوێز خستۆ زیاتر داوێنە بەدەست دایکی مناڵەکانەوە تا چەند ئەمە پێت وایە پێویستەکە ئەو فۆرمە بگۆڕین کە باوکانش ئەوەکە لە ئەستۆ بگرن ئەگەر هیچ نەبێ هەفتانە و مانگانە ڕۆژێک بە لێپرسینەوە بە بەدوارەچوون بۆ کاروباری مناڵەکان و ماڵەوە بەڕێ بکە بەڵێ بەتاکید خۆ دەزانی ئێمە جومعەمان هەیە ئەو جومعە جژنی موسڵمانانە ئەبێ لە ماڵەوە دانیشین پشوبێن و ئیسراحەتکەین و بچین بۆ بەدەم بانگەوازی خۆی پەروەردگارەوە پێش هەموو شتێک و لەگەڵیشیا پەروەردەکردنی مناڵیشەوە هەر عیبادەتێکی گەورەیە لە ڕووی بڵێن هەموو ڕۆکانەوە کە فێریەکەی چۆن بژی چۆن خواردن بخوا چۆن عیبادەت کە چۆن یعنی حتا دەستنوێژگرتنی بتونە هەموو شێوەزەکانی ژیان بەڕاستی خۆی ڕۆژی جومعان شتێکی زۆر باشە کە هەموو کەسێک خی پەروەردگاریش هەر دایناوە بۆ ئیسراحەت و بۆ عیبادەت و بۆ کاتێک کە گونجاو بێتەوە لەگەڵ ماڵ و منداڵەکەت و خێزانەکەتە لەسەرێک سفرە و خوان دانیشن گفتوگۆی ڕۆژانی خۆت مەسەڵەن ئەو شتانی کە بەرنامەی لە ژیان تا هەیە دانیشی لەگەڵیانە تاوتوی بکەیت و ئیتر ڕێی یەکتری وەربگرن تێگەی من بێ بە ئێرەوە پێشووتر خزمەت لە ئێمەوە پێشووتر ئەوەی کە تێبینیمان کردو و سیرمان کردو هاتوێنێتە بازار ئەبینیت
بە تایبەتی هەینیانیش بەهۆی خەڵکی زۆر دەرفەتی باشە کاری نییە یێتە بازار بە هەمان شێوە دوکاندارەکانیش بە ناچارێ بێ دوکانەکانیان بکەنەوە وادا ئێستا واشیلیا تۆ جمعانەکەش ئەرک هەیە و بەرپرسیاتی لەسەر وڵی خۆی ئەگەر بکرێت زۆر شتێکی گونجاو باشە کە ڕۆژی جمعان بکرێت بە پشوێکی ئیسراحەت بۆ هەموو خەڵکی وەکو تۆ فەرمینەوەکو دوکان دایخات و دوکانێک تر هەبێت یعنی ئەمە ئەگەر بڵێن بەڕێ یاساییەوە بێ لە هەر ڕۆیکترەوە بێ حکومت بێت دەستکاری ئەم قانونە بکە و یاسا بگۆڕێ بۆی کە هەموو جمعان دایخن بۆی ئەو خەڵکە بچێتەوە ماڵەوە پشوویەک با ئیسراحەتێ بکە باسی ژیانی خۆی بۆ بکە لەگەڵ مناڵەکانی بتوانێت سەردانی خزم و کەسوکارەکانی بکە عیبادەتەکەی بە جوانی کە نەوەکو هەموو ژیان بۆ بەڕاکە ڕاک بەڕاستی یعنی بە جمعەکەشمانێ جمعەکەش زیرەکەی یعنی بە بۆنی کۆمەڵی ئەسبابەوە کە خەڵکێکەیە ئەو ئەسبابانە ناگرنە بن کە ڕۆژ جمعە بڵێنی تر هەمویان کردو بە پارەپایکردن و ژیان بەڕاستی بۆ خۆیان یعنی ژیانی سال ئەبێ حەقی لاشەی خۆی بە حەقی ماڵ و مناڵی بە حەقی کات و سەعاتەکەی خۆی و جەستەی خۆی بە نابێ هەمووشی تەرخانکەی لە پارەپایکردن و لە کەسابەتە ژیان بریتی نییە لەوە بەڕاستی یعنی ئەمانە هەموو کاتەکان سیرەکەی دیاری کراوە خی پەرۆگات سەیەکەی ئەسمانەکانی بە 6 ڕۆژ خەڵق کردو ئەیتوانی لێکون فێکوونە خەڵقیگە بۆ ئەمە ئاوە بە تەسەسول و دوایە بڵێن چەند ڕۆژێکی بێتەوە بۆی خەڵک دەرسی لێوە بگرێت یعنی ژیان بریتینە لە تۆ پتێکسە لە پڕێ بێی بۆ کوڕێ لە ماڵەوە دانیشە ئیساحەتی شکە ناڵم هەموو ڕۆژێژی لە ماڵەوە تەنها ڕۆژی جمعەیە کە پیرۆسین ڕۆژە و مبارەکترین ڕۆژە و بەڕاستی ڕۆژێکی زۆر جژنی مسلمانانە دوو جەژنمان هەیە لەگەڵ جژنی هەفتانە ئەویان جژنی ساڵانەیە ڕەمەزان و قوربان ئەمەش جژنی هەفتانەیە سێ لە ئەیامە گەوری ڕۆژەکانە یعنی ئینسان بەڕاستی هەلخۆزێت بۆ ئەو ڕۆژەکە پێ بگات لە هەموو ڕێکەوە نێڵە کاتەکانی لە دەستێنەوە هەمووی لە پارەپەیاکردن و کەسابەت و ژیانە سەرفکات و بەکاربێنێ ئەوەی لە ماوەی ڕابردوودا بینەر و بیسەر بوون هاوڵاتیان ڕای جیاوازیانە بوو بەشێکیان بەدڵنیاییەوە ئیسفادەی باشیان لە 20 کرد بوو لە ڕۆژانی قەدەقی هاتوچۆدا کە توانێت بۆیان بگەڕێنەوە ناو خێزانەکانیان کاتی زیاتریان لەگەڵدا بەسەر برن و بەشێکی دیکەیان وتیان ئێمە لە ماوەی ڕابردوشدا ئێمە هەر بە هەمان شێوە ئیسفادەمان لە کاتەکان کردووە و ڕۆژانە کاتمان بە خێزانەکان و مەمناڵەکانمانداوە بۆی کاتێکی باشیان لەگەڵدا بەسەبەرین بەشێکی دیکەشیان ئەوانە بوون کە نەیاود بەداخەوە لە ئێستادا کە کەمی نەبوون ئەمون بەهۆی ئەم ئامێرە زیرەکانە و تۆڕی کۆمەڵایەتی و سەرقاڵی ژیانەوە تەنانەت ئەم ڕۆژانش کە من پێویستەکە ژماری ڕۆژەکان زیاتر بکرێن لەبەرەوەی جیابوونەوە و دوورکەوتنەوەکە زۆر لەوە زیاترن کە لە ماوەکان و لە ساڵەکانی ڕابردوودا هەبووە هیوایان خواست کە هەفتانە و مانگانە کۆبوونەوەیان لە دەوریەکە بێ لە دەوری سفرەیەکە بێ بۆ ئەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتەکان و پەیوەندی خێزانەکانیان بەرەو پێشتە بەرن لە کۆتاییدا ئەو ماوەتەوە بڵێن بۆ قوتایەتان دەسپێرین کە سپاردە زایە ناکات و خواتان لەگەڵ